بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست کۆمەڵی دادگەری کوردستان بە شێوەیەکی فەرمی لە دەواازەی ڕاپەڕینەوە دەستی بە بانگەشەی هەڵبژاردن کرد بۆ هەڵبژاردننی ئەنجومەن نوێرانی عێراق کەوا بڕیارەدەی ئەنجام بدرێت کۆمەڵی دادگەری بە 5 کاندید لە پارێزگاکانی سلێمانی و هەولێر بەشداری دەکات. لە وتەیەکیشدا وتەبێژی کۆمەڵی دادگەری کوردستان داوای لە هاوڵاتیان کرد کە متمانە بدەنەکانی دەکانی کۆمەڵی دادگەری بۆی کاری کۆمەڵ لە ڕووی سیاسی و پەروەردە و بانگەواز و خێرخوازی و میدیایی بەهێزتر بێت. لە بەرنامە ئەمڕۆ بەوردی قسە لەسەرەوە دەکەین نوێنەرانی کۆمەڵ لە بەغداد چیان کرد و وا دەیانەوێت لە داهاتوو چی بکەن. بۆ مەبەستەش مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید لەگەڵمان دەبێت. کۆمەڵی دادگەری کوردستان بە شێوەیەکی فەرمی لە ڕانیەی دەواازەی ڕاپەڕینەوە بانگەشەی هەڵبژاردننی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەست پێکرد. لە وتەیەکیشیدا وتەبێژی کۆمەڵی دادگەری کوردستان ڕایگەیاند بوون لە بەغدا زۆر گرنگە بۆ ئەوەی کاری پەروەردە، بانگەواز، خێرخوازی و میدیایی کۆمەڵ بەهێزتر بێ دەبێ هاوڵاتیان دەنگمان پێ بدەن. کۆمەڵی دادگەری، پەرلەمانتارانی، وەزیرەکانی، نوێنەرانی لەکوێ بوو بن با کەمیش بوو بێتین، هەڵوا بووین، چاونەترس بووین، دلێر بووین، لە سەنگەری خەڵکی کوردستانە بووین. پەرێزی پەرلەمانتاران و نوێنەرانی ئێمە دیارن، خەڵکی بە نمونە دەیانێنێتەوە. لە زۆر مەجلیسدا بە مامۆستا و بە ئێمەمانان وتراوە ئێوە 2 کەس نین لە بەغدا، ئێوە 20 کەسن لە بەغدا، ئێوە 7 نین لە کوردستان، ئێوە 7 و 23 لە کوردستانە. ئەگەر نوێنەرانی ئێمە و هەندێک لەوانەی دەرەوەی دەسەڵات نەبووایە حەقیقەتەکان بۆ ملەتە ئاشکرا نابوو. لە دۆسەی نەفتە، لە دۆسەی موچەیە، لە دۆسێ و کێشە کەلەکەبووەکانی نێوان هەرێم و بەغدا ئەوانەی ئێمەنن کە دیفاعیان کردووە و کە بۆ خەڵکیان ئاشکرا کردووە. لە بەشێکی دیکەی وتارەکەی داوتەبێژی کۆمەڵ ئاماژەی بەوە کرد ئەوانەی بانگەشەی بایکۆت دەکەن هیچ بەرنامەیەکیان نییە، بە مەشپێگەی دەسەڵاتدارانی هەرێم لە بەغدا بەهێزتر دەکەن. ئەوانەیش کە خەڵکی سار دەکەنەوە من دەپرسم ئایا پەیام و بەرنامەی ئەوان چییە؟ هیچ تەبان. ئەوەی کە دەنگدەر سار دەکاتەوە هیچ پەیام و بەرنامەیەکی نییە، غەیری فەوزانە بێت. ئەو نازانێت بە دەنگ نەدانی ئەم بارودۆخەی کە خۆی گلەی لێ هەیە تۆخی دەکاتەوە، پێگەی دەسەڵاتدارانی هەرێم لە بەغدا بەهێزتر دەکات. ئەوانەی بە ناوی دینداریشەوە ساردمان دەکەنەوە لە دەنگدان. ئەپرسم کێ لەم هەڵوێستەیان سودمەندە و کێ زەرمەندە؟ ئەو برایانەی کە بە ناوی دینی ئیسلامەوە خەڵسار دەکەنەوە بالیان بپرسین ئەم هەڵوێستەتان خزمەت بە ئیسلام دەکا یان بە عەلمانیەت دەکا؟ ئەوانش خەون بە شکستی ئیسلامیەکانەوە دەبینن. دەبێت دوو شت لەبەر چاو بگرن. چکە بیستین لەم ڕۆژانەیاڵن دوای مەغریب نۆرەی کوردستانە. کاکە لە کوردستان عەلمانی حاکمە، خۆ ئیسلامی حاکم نییە. ئەوە یەک. دوو، ئەگەر زۆر و زێر و تەزویرتان نەبێ دەردەکەوێت کێ شکست خواردووە، کێ سەرکەوتووە. هاوکات لە دەستپێکی بانگەشەی هەڵبژاردننی کۆمەڵ سۆران عومەر کاندیدی ژمارەی 22 بازنەی 4 سلێمانی ڕانیە قەڵاتزێ دوکان وتەیەکی پێشکەش کرد و ڕایگەیاند شەڕی گەندەڵکاران زیاتر دەکەن و دەنگی دەنگدەران بۆ پارە و پۆست نافرۆشن. بەڵێنتانە دەینێ ئێمە بۆ نوێنەرایەتی ئێوە ئەچین، بۆ ئەوە ئەچین دەنگ و داوای ڕەوای ئێوە لەم دەفەرە و لەم بازنە و لە بازنەکانی تر خوشکان و برایانم بیگەێنینە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و سازش نەکەین لەسەر مافە یاسایی و دەستوریەکانتان وەک ئەوانەی کە خاکی کوردستان نیوەیان لەدەستدا نیوەکەی تریان بەم دەردە بردووە بە 30 ساڵی حکومڕانی.
و ئەو کاتەشی ئەوان جینۆسایدیان بەسەر ئەم خەڵکا هێناوە و ناوچەیەکی گەورەیان تەسلیم کردووە بە داعش، ئێمە کەیسەکەیمان بردۆتە لاهای. ئەو کاتەی ئەوان قوتی خەڵکی کوردستانیان بڕیوە، نوێنەری حەقیقیتان لە بەغدا مامۆستا ئەحمەد و هاوڕێکانی توانیوانە دیفاعێکی حەقیقی و سەرسەختانە بکەن لە مافەکانی ئێوە، نەچوونەتە ژێرباری هیچ یەک ریزیەکی درۆینەی نەتەوەیی و نیشتیمانی کە ئەوان دروستیان کردووە بۆ پۆست و پارە. بۆیە خەڵکی کوردستان، خەڵکی دەڤەری ڕاپەڕین، دوای 16 ساڵ دەبێت تێبگەن ئەوانەی کە دەنگیان بردوون، درۆیان لەگەڵ کردوون، داهاتیشیان خواردوون لە کوردستان، بەشە بوجەشیان لە بەغدا بڕیون لە پێناوی ئەوەی تەنها خۆیان نەوت بفرۆشن و داهاتەکەی بدزن. ئەوانەی کە خۆیان و ماڵ و منداڵەکانیان لەسەر قوتی ئێوە و لەسەر ئەوەی کە خوای گەورە لە ژێرپێی ئێوە لەم خاکا دروستی کردووە بە 7 ملیۆن ساڵ، ئەوان 7 ساڵە لی دەدزن بۆ ڕابواردنی خۆیان و بانقەکانی دنیایان لێپڕ کردووە. ئەوانەشی کە ناڕازی و نیگەرانن، حەقی خۆیانە ناڕازی و نیگەران بن هەتا سەرخواردنی ئەم دەسەڵاتە، بەڵام ناڕەزایەتیەکەیان کاتێک مانای حەقیقی هەیە کە پشتیوانی ئەوانە بکەن کەوتونەتە پێشی ناڕەزایەتیەکانی ئەوان. کۆمەڵی دادگەری کوردستان بە دروشمی لە پێناوی دادگەری لەگەڵمان بن بە 5 کاندید لە پارێزگاکانی سلێمانی و هەولێر بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی کردووە و چاوی لە دەنگی خەڵکی کوردستانە. دەست لە دەست و خۆر لەخوا بەرە و دەنگدار لە هەرکوێبی دەبینا هیوای کوردستان. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لە سەرم پرسە میوانداری بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید کاندیدی ژمارە 25 لە بازنەی سەی سلێمانی هەڵەبجە هەورامان پێنجوێن سەی سادق شارە زورمان کردووە. مامۆستا بەخێر بن. زۆر سوپاس. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بە کورتی لە بەغداد چیتان کردووە بۆ داهاتووش دەتانەوێت چی بکەن؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ تۆ کاک حەشیم. خۆشحاڵم سەرتای بانگەشە لێرەوە دەست پێ بکەم کە من یەکێکم لە کاندیدەکان. لە دروشمەکانی پێشوم هی ئەو 7 ساڵەی لێوێ بووم، یەک دروشمم هەبوو ڕازگۆ بووم لەگەڵ خەڵک و جەماوەر لەسەر ئەو دروشمە کە نایەڵم ڕاستیەکانتان لێ بشارمەوە. ئەو دروشمەی کە پیادەمان کرد بەرجەستەمان کرد و کارمان بۆ کرد و فعلەن ئەوەی لە بەغدا ڕووی ئەدا کە ئەو هێزە سیاسیە باڵادەستە قۆڕخکارەکان هەمیشە حەزیان لەوە بوو کە ئەوەی لە بەغدا ئەوگزەرێ ئەو وەفدانەی کە دێنە بەغدا یا ئەو کەم و کوڕیانەی لە بەغدا دروسە بێ ئەوەی کەوا لە چوارچێوەی یاساکان واژووی لەسەرەکەن و دوای پابەند نابن پێ و باجەکەی خەڵکی هەرێمی کوردستانەیدا. ئەمە بوو بە کارێک لە کارەکانمان کە نێڵین چیتر خەڵکی هەرێمی کوردستان بێ ئاگابن لەمە. بۆیە هەمیشە ئەگەر ملاحەزە بکەی ئەو هێزە سیاسیانە زۆر جار هەوڵی ئەوەیان داوە کە ئێمە لە پۆستێکانە بین. بۆ نمونە وەزیر هەیە، وەزیری کورد پەیوەندی کردبوو بە تەواوی ئەندامانی لیژنەی مالیەوە کە بە هەر شێوەیەک هەبێ بە هەموو شێوەیەک کارتانە بم بە مەرجێ ئەحمەد حاجی ڕەشی لەو پۆستانە بێ. یان لە کاتی دەنگدان دەنگ بەڕێز مەسەن هەندار نەیەڵن لە بیدایە تۆ چوو بوون مەسەلەن بۆ لای کوت لە سیاسیە شیعەکان بزات کە ئەوە نوێنەرەکانیان پیانوتم وتیان هاتوون بۆ لای ئێمە، جەماعەتی مالکی پیانوتم، جەماعەتی سونەکان پیانوتم، جەماعەتی عەمار حەکیم پیانوتم، هەمویان وتوبیان نابێ ئەو کەسە لە لیژنەی مالیا بهێڵن ببێ کە دوای ئەوەی محاولەی ئەویان بەسەر چوو چکە هێزە سیاسیەکان لەوێ وتویان ئەو لیژنەیە بوون لە لیژنەکە لەسەر ئەساسی ئەوەیە کێ ڕەغبەتی هەیە و کێ اختصاصی هەیە. یەکەم ئەو پیاوە ڕەغبەتی هەیە، دوو اختصاصی هەیە لە مەسەلەکە بە حکمی ئەوەی من بەکالۆرۆسێکم لە ڕاضیات و احسای بەکالۆرۆسێکم لە دارایی بانکایە 4 ساڵی پێشتریش کە بڕیاردەری لیژنەی مالی بووم.
چ من چ هاوڕێکانم برای بەڕێزم کاک دکتۆر غالب زۆر نیگەران بوون لەوەی کە چووەتە لێژنەی نەوت و غاز برای بەڕێزم دکتۆر ڕێبوار کە چوو بووە لیژنەی علاقات و دوای لە لیژنەی نەزا هەبوو کاک سەرکەوت کە لە لیژنەی پەیوەندیە گشتیەکان بوو ئەمانە ترسێکیان لێنیشت بوو چونکە قەزەیە کە ئەوانیان کرد بژێر بەژێر کەشفە بوو بۆیە بە هەموو شێوەیەک چ ئێمە ئەم چوارێکی ئێستا کاندیدین و ئەو برادرانەی دیکەمان لە فراکسیۆنی هیوا کە 15 دام پەرلەمان بووین بە هەموو شێوەیەک لەلایەن هێزەکانی لەلایەن هێزە دەسەڵاتدارەکانی هەرێمەوە بە هێزە شیعێ و سونیەکانیان وتبوو کە نابێ مامەڵە لەگەڵ ئەو گروپە بکەن مەرجیان بۆ ئەوەی ئەوان هەماهەنگیانە بن لە هەموو بوارێکە بە مەرجە مامەڵە لەگەڵ ئەم گروپانەکەن بەڵام لەبەرەوەی ویست و ئیرادەی ئێمە لەوا بوو کە تەحەدای ئەو ناڕەحەتیە بکەین تەحەدای ئەو لەمپەرانە بکەین توانیمان گروپێک دروست بکەین ئەو گروپە توانیمان کۆمەڵی علاقات دروست بکەین و توانیمان کۆمەڵی کاری زۆر گرنگ بکەین کە تەحەدای فراکسیۆنەکانی دەسەڵاتەکەین کە ئەوان بە زیاتر لە 40 تا 50 دام پەرلەمان بوون توانی بێتیان ڕوبعێکی ئێمە ئیشیان بۆ خەڵکی کردبێت بۆ نمونە من لەگەڵ برای بەڕێزم کاک سەرکەوت لەگەڵ دکتۆر غالب و دکتۆر ڕێبوار و کاک گۆشار عەبدوڵڵا لە مەسئلەی بانکی ڕافیدەین بە تایبەتی لە دووسێ لیقاعاتیا کە لەگەڵ کاک سەرکەوت شەمسەدین هەوڵماندا کە بانکی ڕافیدەین بێنەوە بۆ پارێزگای سلێمانی لقی بانکی ڕافیدەین دوای ئەوەی چووینە بانکی ڕافیدەین توان هۆکار چیە فەرعانایەنەوە تیان گەاندین کە ئەوان 8 مڵکیان هەیە لە سلێمانی دەستی بەسەراگیراوە دوایی کە داوای فەرعەکانمان کرد داوای ڕقەمی بیناکانمان کرد لەگەڵ کاک سەرکەوت وتیان کتابێکمان بۆ بکەن کتابمان بۆ کردن 8 مڵکیان داینێ لە سلێمانیە کە دەستی بەسەرا گیراوە دراوە بە کادری حیزبی مفاوەزاتێکی زۆرمان کرد لیژنەمان لە بەغاوە لەسەر ئەرکی خۆمان هێنا سلێمانی بە دوواداچوونمان کرد و گەیشتینە ئەو ئیتیفاقی کە ئەگەر ئەوانەش نادەنەوە 8 پارچە زەویان بدەنێ لە شوێنی گونجاو بۆ ئەوەی ئەم فەرعی بانکە بێتەوە چکە بانک بە شێوەیەکی گشتی بریتێ لە بنیای تحتی وڵاتیان ئەگەر ئەویان کرد وتیان ئەمە بۆ موچە لە هەر هاوڵاتیە کە موچەی لە ئیتیحاد بێ ئەتوانێت ڕاستەوخۆ تەحویلی ئەم بانکەی بکە ئیتر بۆی نییە بۆ بەغا موچەکەی دوان ناکەی ڕاستەوخۆ ئەو ساعتێک کە موچەکەی چێتە ناو سیستەمی بانکە لە سلێمانی لە هەر شارێکی هەرێم بێ ئەتوانێت لەو فەرعە وەریگرێ خاڵی دووەم ئەم بانکە مرەشەحە بۆ ئەوەی نافیزەیەکی ئیسلامی بکاتەوە چ ئەوانەی کە پارە وەرەگرن بۆ عقار و ئەو شتانە چ ئەوانەی لەسەر سیستەمی نافیزەی ئیسلامی کە سویتیانە ئەم بانکە 75 ئۆفەری هەبوو بۆ خەڵکی کە بتوانێت هاوکاریان بکات لە مەسەلەی کڕینی خان و لە مەسەلەی کڕینی سیارە لە مەسەلەی کڕینی پێداویستی هاوکاری معمەل و مەسانع و ئەوانە هاوکاری بەشی کشت و کاڵی بۆ ئەوەی گەشە سەرنێکی ئابووری کە بەداخەوە دوای 8 مانگ لە چاوەڕێکردن ئەو بەرپرسانەی هەرێم ئامادە نەبوون کە ئەو مڵکانەی لێرن بیگەڕنەوە بۆ بانکە لانی کەم دوای بانکات نەسەرەوە وتیان تەنها دوو بینامان بدەنەوە بۆ ئەوەی ئێستا بە موقت بهێنین و هەموو فەرمانبەرەکان کە ئێستا لەوانەیە هەندێک لە فەرمانبەرەکانی ئەو بانقی کە چوینەتە بانکەکە ئەو قسانە ببینن کە وتیان ئەم فەرمانبەرانەش نەقڵەکەینە سەر بانکی ڕافیدەین بۆ ئەوەی لەسەر هەرێمی کوردستانە و ئەرکە نەمێنێ و ئێمە موچەکانیان ئەدەین تەنها ئەم بینایەمان بنێ لەگەڵ بینایەک بۆ مدیری بانکە ئێستاشی لەگەڵا بێ ئەم برادرانە ئەو بابەتیان نێشت خاڵی دووەم مەسەلەن فەرعی بانکی مرکزی لە هەرێمی کوردستانە 2 فەرعی بانکی مرکزیە بووە بوونی فەرعی بانکی مرکزی لە سلێمانی و لە هەولێر جۆرێک لە نەشاتی اقتصادیەدا کە ئەو فەرعە ئەتوانێت مامەڵە لەگەڵ بانکەکانی لای خۆی بکە و بتوانێت نەشاتێکی اقتصادی کاتی خۆی لەگەڵ کاک مەسعود حەیدەر چوینە لای عەلی عەلاق کە ئێستا ئێمە لەوانەیە 2 ئیتیجاهی جیاوازیش بین چوینە لای کەوا بۆ ئەو فەرعە ناهێنەوە سلێمانیکان دامی لیژنەی مالی بن لە دەورەی دووەمە وتی تەنها پارچە وەرەقەیەکی ئەوەندە بۆ بێن بۆ ئەم دەورەیەی پێشوو لەگەڵ برای بەڕێزم کاک گوشار عەبدوڵڵا لەگەڵ کاک شیروان عەبدولقادر کە نوێنەری سێلایانی جیاوازین هەرسێک لەگەڵ کاک جەمال کۆچەر داوای ئەوەمان کرد کە بۆ بە تەوازن فەرعی بانکی مرکزی نایەنەوە سلێمانی داوای ئەوەی کردوتی ئێمە
ئەگەر بەرپرسانی حکوومەتی هەرێم ڕازامەند نەبن. کاگوشیار نامەیەکی ئاڕاستەی بەرپرسانی حکوومەت کرد، کاکشیروانمان ڕاستپاتکەوە خۆی ڕاستەوخۆ داوا بکە بە حکمی ئەوەی ئەو سەر بە حزبی دەسەڵات بێ لە نووسین و لە داواکاری کە زۆر داوای ئەم فەرعەمان کرد دیسان بەرپرسانی هەرێم نیان هێش دیسان ئەم کەناوە و توانێمە لاریمان نییە و داوایان کردایە کێشکە بڵێن چارە سەر دەبوو هەر ئەوەندە بیان تا ئێمە لاریمان نییە لە هاتنەوەی ئەو فەرعە تەمان لە بەغدا لە هەولێر 10,000 متر دراوە بە فەرعی ئەم بانکە لەگەڵ 250 لە سلێمانی لەبەر بێخاوەنی کە چەند تەکلیفمان کردم فەرعە بهێنەوە کە ئێمە برادران قەناعەت پێەکەین کە بگەڕێنەوە بەڵام بەداخەوە لەبەر بێخاوەنی ئەم شارە بۆ جوتیارانی هەرێم ئەوەندەی پەرلەمانتارەکان لە فراکسیۆنە جیاوازەکان ئەوەندە ئەم پەرلەمانتاران تەبەن ئەوە ئیشی یەک پەرلەمانتار و یەک فراکسیۆن نییە بە بێ جیاوازی هەموو فراکسیۆنەکان هەوڵیان لەسەر گەنمی جوتیاران زۆر داوە و هەر یەکە بە مستەوای خۆی لە ئاستی خۆی بەبێ ئەوەی خۆتان چیتان کردوەکو وەکو من زیاتر لە چوارچەوەی گروپی هیوا ئەو بابەتەمان کردووە ئێمە لەگەڵ بەڕێز سەر و کۆمارە داوامان لێ کرد کە ئەم مەسلەی گەنمی جوتیاران حەلکە وتی من بۆ سبەینێ وەزیری تیجارە بانگەکەمە ئێرە با دوو نوێنەری هاوپەیمانی هیوا بێت لەگەڵیا کە هەردوو بەڕێزان برای بەڕێزم دکتۆر مسەنا لەگەڵ برای بەڕێزم دکتۆر غالب دیاریمان کردن وتیان ئێمە ئەچین چون و ئەوە بوو ئێمە وەکو گروپی هیوادەوای ئەومان کرد بۆ مەسلەی حەلکە ئەو بەو دوو نوێنەرە دوایی پارەی گەنمی جوتیاران ئەمە جگە لەوەی بەدەیان جار هەمومان چوینەتە وەزارەتەکان من خۆم 3 جار چ دەورەی پێش و چ ئەم دەورەیش 2 جار چوینەتە وەزارەتی تیجارە و بە دوواداچوونمان بۆ کردووە بۆ پارێم گەنمە ئەو حەڤەجارەی کە وەفدەکەی هەرێم هاتووە لە جارێکە باسی گەنمی جوتیارانیان نەکردووە کە شایستەی جوتیاران بگەڕنەوە جگەل لەوە بۆ ئەوەی بەروبوومی هەرێم بە شێوەیەکی گشتی پارە بکە بە تایبەتی دانەوێڵە گەنم و جۆ ئەم برادرانە ئەهاتن مەسەرەن جۆیان لە سووریەوە ئیستیرا دەکرد تا هەردوو برای بەڕێز کاک دکتۆر غالب و کاک سەرکەوت بەیاننامەیەکیان لەسەر دەرکردن و داوایان کرد کە چیتر نێڵن ئەو دانەوێڵەیە داخلی هەرێمی کوردستان بێ تاوەکو بەروبوومەکەی خۆمان ساغ بێتەوە کە لە ئێستادا هەمان داوا هەیە لە هەرێمی کوردستان بۆی نێڵێ لە نقطە حدودیەکان و تەماتەی ئێرانی بێت یا بەروبوومی ئێرانی بێت بۆی لانی کەم دانەوێڵەکەی خۆمان یا بەروبوومەکەی خۆمان کە ئێستا بە هەزاران دۆنم لە پێنجوێ ناکراوە بە تەماتە کراوە بە پەتاتە کراوە بە بەروبوومی کشت و کاڵی بەڵام بەرپرسانی هەرێمی کوردستان تا ئێستا لەبەر بەرژەوەندی خۆیان ڕێگە لەو تەماتەیە ناگرن و ئەوەتانە بەروبوومی جوتیاران لە ئێستادا دووچاری زەرێکی گەورە بێ کە هەوڵێکی ئەوەمان داوە کە چوینەتە وەزارەتی کشت و کاڵ وەزیرمان بینیوە ئەو 4 کەسە کاک دکتۆر ڕێبوار و کاک سەرکەوت و دکتۆر غالب و من تا قەناعەتمان بە وەزیری کشت و کاڵ کردووە کە ئیستیقبالی جوتیارەکان بکرێ بڵێ ئیستیقبالیان کردو وەفدێکی 20 کەسیمان بردووەتە نەتیجەکەی چییە نەتیجەکەی ئەوەیە وعدیان پێداوین کە وەفدێک لەوێەوە بێ خۆی واقعەکە ببینێ کە ئەمڕۆ ئاخر تەلەفۆنم لەگەڵیان کردووە ئەڵێ وەکیلی وەزیر موافقەتی کردووە تەنها ئەوەندەیە متالعەکەمان داوەتە وەزیر و بەشکم لە سوودیەوە دەبێت کە بەرهەمی کشت و کاڵی جوتیاران بچێتە ناوەڕاست مەسەلەن ئەگەر ئەم بەروبوومە لە 100 دێچێت بۆ محافەزاتی وەسەط و جنوب ئەگەر ئەوان نەیکردن ئەوە هەموویە بێتە زەرەر بۆ ئەو خاوەن جوتیان کە هەیەە بە 100 ملیۆن دینار قەرزی کردووە بەڵام برادرانی هەرێم لە کاتی کە وەرزی پێگەیشتنی تەماتەیە لە وەسەط و جنوب ئەمان لێرەوە حدود دەکەنەوە ئەوان لەوێ کارەساتیان بۆ دروست ببوو بۆیە لە ئێستادا ئەوانیش خەمی جوتیارەکان ئێمەیان نییە بۆیە برادرانی بەرپرسانی هەرێم ئەوەندەی لە خەمی خۆیان و باخەڵی خۆیان و پلەپۆستی خۆیان ئەوەندە لە خەمی خەڵکی جوتیارانە یەک مەسئلەی زۆر حەساس کاک حەکیم لەم ڕۆژانە لە بەغدا بووین چوونێ لای وەزیری تەندروستی باسییان لەوە کرد لێرە دیارە مشکلەی دەرمانمان هەیە لە پارێزگا تا دەرمان ئەگاتە هەولێر و ئەگاتە سلێمانی گەورەترین کێشەی بۆ دروستە بێت زۆر درەنگە ئەزانی وەزیری سەحی عراقی ئەیوت
کتابی ڕسمیم بۆ هاتووە کە نابێ دەرمان بنێری بۆ سلێمانی ئللا بێ لە ڕێگەی هەولێرەوە بێ لە هەولێرەوە بۆی ڕۆشتوە ئللا بێ لەبەرەوەی یەکێک لە هەوڵەکان ئەوەیە ڕاستەوخۆ دەرمان لە حکوومەتی عراقیەوە بۆ مەدخەلی سلێمانی بێ و ئیتر خۆ نە من نە کاک سەرکەوت نە کاک غالب نە کاک دکتۆر ڕێبوار هیچمان لە سلکی تەندروستی نین و هیچیشمان کەسمان نییە لە حکوومەت هاتە بەڵام ئەزانین کامە پێداویستی شارەکانی ئێمەیە چ پارێزگای سلێمانی چ پارێزگای هەڵەبجە و چ هەردوو ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان و شارەکانی دیکە بۆیە یەکێک لەو قەزیانەی کە زۆر جێگەی سەرسوورمان بوو یەکێک لەو کارانەی دیکە کردومانە بە درێژایی ئەو حەو ساڵەی کە من لە لیژنەی مالیا بووم هەمیشە لەگەڵ هاوڕێکانمان تەبەن من هەمیشە ئیدعای ئەوە ناکەم کە من ئەوەم کرد من ئەوەم کرد هەمیشە لەگەڵ هاوڕێکانە ئەوەمان کردووە چ ئەوانەی فراکسیۆنی هیوا بێ چ ئەو چوار پەرلەمانتارەی کە ئێستا ئیشەکانمان زیاتر بەیەکەوەیە مەسئلەی دابینکردنی پارە 100 ملیار دینارمان لە موازنە جیا کردوەوە بۆ پرۆژەکانی هەرێم لەو بڕەپارە مەسەن 25 ملیاری بەردووە کەوتووە برای بەڕێزمان دکتۆر جەمال کۆچە سەرپەرشتێکە 65 ملیار بەر پارێزگای هەڵەبجە و سلێمانی ئەکەوێ و 5 ملیاریش بەر کۆیە ئەکەوێ لەگەڵ ئەوەی لەوانەیە ئەو پرسیارە دروستبی بۆ بەشی هەولێریتیانە چونکە هەولێر خۆیان کاتێک قسەمان لەگەڵاکردن وتیان ئێمە ئەو پشکەمان ناوێت چونکەەوە تەعاملی ڕاستەوە خۆیە لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە خۆیان نیانویست بۆ ئێمە نەمانتوانی هیچ پرۆژەیەک بۆ ئەوێ داخڵکەین باش یەکێک لە کارە ناشرین و دزێوەکانی ئەو هێزە دەسەڵاتدارانە ئەوە چەند جار پێمان گەیشتۆتەوە کە ئەچنە لای هێزە سیاسیە شیعی و سوننەکان کە وەک خۆیان محارەبەمانەکەن بە هەموو شێوەیە لای ئەوانیش باسەکەن کە ئەمانە نابێ مامەڵیان لەگەڵا بکرێ ئەمانە نابێت لە هیچ لیژنەیەکی پەرلەمان لیژنەیەکی گرنگی پەرلەمانە هەبن بۆیە زۆر جار دووچاری ئەوە بووین کە بە شێوەیەک لە شێوەکان مامەڵیانە کرد کە ئێمە خەڵکێکی نامۆ بین بەین بێجگەلەوەی هەوڵی تێرۆرکردن و هەوڵی دەرمان خواردنکردن کە ئەوە بەداخەوە مخابراتی عراقی بە ئێمە بڵێ بەو چەند کەسەی گروپی هیوا وتیان محاولەیەکی دەرمان خواردکردن هەیە لە ناو پەرلەمانە بۆتان تکایە ئاگادار بن تا دوایی سەرەداوەکانمان دەستکە و سەیرەکەی هێزێکی سیاسی لە ڕێگەی پەرلەمانتارێکەوە محاولەیە ئەوێ کردووە جگەلەوەی محاولەی تیرۆرکردن دوای ئەوە هاتوو بە عەمەلی تەنفیزیان کرد کە کاک دکتۆر غالیب بوو لە بەردەم ماڵەکەی خۆیان دایانە بەرچەقۆ و بە شێوەیەکی وا بریداریان کرد بوو کە زەحمەت بوو دەرچوونی بەڵام چ گیانی دکتۆر غالیب و چ من گیانمان بەدەستی ئەو زاڵم و ستەمکار و ملهوڕانە نییە ئێمە قەرزاری خوای گەورەین و ڕۆحی ئەمە و ژیانی ئەمە بەدەست خوای گەورەیە ئەگینا بەدەستەوانە بووە زۆر زوو تێرۆریان نەکردین و زۆر زوو لە ناویانە بردین قەرەبووی هاوڵاتیان کاک حەکیم مادەی 16 یاسای 16 کە لە عێراقدا هەیە تا ئێستا نەیانتوانیوە قەرەبووی پێنجیۆن و سێ سادق و هەڵەبجەی شەهید و ناوچەیەکی ڕاگوێزرا و وەکو ناوچەیەکی زۆر ئەمە یاسایەکە لە عێراقا هەیە ئەمساڵ لە موازنە تەسبیت کراوە بە هەوڵی برای بەڕێزم دکتۆر مسەنا و کاک جەمال کۆچەر و بەندە کە لە لیژنەی مالیا باسمان کرد و دوای بابەتەکە فەقەرەیەک بوو دانرا کە هەوڵی جدی بەڕێز دکتۆر مسەنا مختبەری مرکزی کاک حەکیم یەکێک لەو کێشە گەورانەی کە ئێستا هەیە داو دەرمان نییە بۆ مختبەر یا مختبەرێک کە 15 ملیۆن دۆلاری تێچێ عێراق ئامادەیە بینێرێ بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان بەڵام دەسەڵاتدارانی هەرێم لەبەرەوەی تیجارەتی دەرمانی خۆیان لە کاتێکا بەو دەرمانە چاوی سی هاوڵاتیان کوێر کرد کە جۆرەها دەرمانی ئەکسپایر و تیجارەتێکی نامەشروعەکەن لە مەجای دەرمانە کە خەسخانە تایبەتەکانیان قۆرخ کردووە بۆ بەرپرسانی خۆیان ڕازی نین لەوەی مختبەرێکی مرکزی بێتە سلێمانی و ئەو خەڵکە ئیسفادەی لێ بکات لە کاتێکە ئەو عەقدەی کە ئێستا کراوە بۆ فەحسی کۆرۆنا توانای ئەوەی هەیە ڕۆژێکە 1200 کەس فەحسی کۆرۆنا بکە بەڵام ئێستا ڕێژەی توشبوون لە ماوەیەک لەمە پێش نزیکەی 1300-1400 کەسێک بۆیە نەتوانرا بۆیە تەکلیفمان لە وەزیری سەحە کرد دووبارە یەکەمەوە کە ئەو چوار برابە ڕێزە دکتۆر غالب و کاک سەرکەوت و دکتۆر ڕێبوار لەگەڵ بەندە تاوەکو ئەو مختبەرەمان بۆ سابتکەنەوە ئەمە بەشێکە لەو خاڵانەی کە کراوە جگەلەوەی لەما لە 29 شەشە ئێمە هەستمان بە مەترسی ئەوە کرد کە بەنزین نامێنێ نامەیەکمان ئاڕاستی وەزارەتی نەوت کردووە
کاتێک بەرپرسانی هەریم زانیان وەزارەتی نەوتی عراقی موافقەتەکە تەکلیفیان لێ کردوون جوابی نامەی پەرلەمانتارەکان مەدەنەوە بەڵام بە نامەی ئێمە بێ کە جوابی بدەنەوە بۆیە کاتێک کە ئێمە خۆشحاڵین بەرحاڵ بە ناوی هەچ کەسەوە بێ خۆشحاڵین بەڵام نامەکانی ئێمە شاهدی و گەواهی ئەوەمان بۆ دەن کە ئێمە لە 29 شەشە ئەو نامەمان کردووە بۆ بەنزین و حیسەکانمان بۆ هەموو شارەکان داوا کردو لەگەڵ وەزیری نەوت و لەگەڵ وەکیلی وەزیری نەوتا دانیشتوین لەگەڵ مدیرعامی تەسویقات دانیشتوین دەوای ئەو بەنزینەمان کردووە بۆیە بەرپرسانی هەرێم ئەوەندەی عەرقەلە بۆ ئێمە دروستەکەن ئەوەندە ناچن بە دوای ئیشەکانە جگە لە ئیشی هاوڵاتیان کاک حەکیم ینی لەوانەیە من نازانم ئێستا هاوڵاتیان ینی بە دەیان و سەدان ئەو برابەڕێزانە ئیشی هاوڵاتیان ڕاپەڕێنن لە کاتێکە ئەم هاوڵاتیانە لە بری ئەوەی کاراسانیان بۆ بکەن نوێنەرایەتێکی هەرێممان هەیە لە بەغدا 7,000 معاملەی تیاوەستاوە کاک حەکیم بۆچی لەبەرەوەی کارەکانی ناڕوا و بە شێوەیەک لە شێوەکان چکە هەموو معاملەیەکی بەغدا بێ بڕاتە ئەو دائیرەوە لە ئێستادا من خۆم کە پەرلەمانتارم کاتێک کارێکمە بێ بەوێ ئەبێ هەفتەیەک چاوەڕێ بکەم تاوەکو کتابێک سادیرەکەن لە ئێستادا وەکو متابعیان کردو بەڕێزان کاک دکتۆر ڕێبوار و دکتۆر غالب لەگەڵ کاک سەرکەوتا 7,000 معاملەی تایە بەڕێ نەکراوە ئایا ئیشی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ئەستۆی ئێمە ئەو چوار پەرلەمانتارە یا لە ئەستۆی دەسەڵاتدارانی هەرێمە کە بۆ تیجارەت و بۆ بیزنس لە ئێستادا هەنگاویان بەرەو ئەوە ناوە ئێستا مجمع سەکەنی دەستیان کردووە بە کڕینی مڵک و ماڵ لە بەغدا بۆ دروستکردنی مجمعی سەکەنی چۆن ئێرەیان قۆڕق کردووە و ئەرز و ئاسمان پرۆژەی بازرگانیان ئێستا گوێزاوەتەوە بۆ بەغدا وەکو کڕینی یەکەی نیشتە جێبوون ئێستا زەویان لەوێ کڕیوە و یەکەی نیشتە جیبوونی تیا دروستەکەن چۆن لێرە ئەوەیان قۆڕق کردووە ئەو سێکتەرانیان قۆڕق کردووە بۆ کۆمپانیا حیزبیەکان بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم هەندێک پرۆژە جیاوازە لەو بارەوە لە بەغدا ئێستا دەستیان کردووە بە عقارات و کڕینی ئەرزە و زەویزار و دروستکردنی یەکەی نیشتەجێ ئەوەندەی ئەوان ئیشیان بە بەغدایە بۆ بیزنس ئەوەندە ئیشیان بە بەغدا نییە بۆ جێبەجێکردنی کاری هاوڵاتیان و شایستەدارایەکانی بەس ڕەنگی خەڵک بڵێت جیاوازی چییە لە نێوان نوێنەرانی دەسەڵات و نوێنەرانی لایەنەکانی دەرەوەی دەسەڵات بۆ بە دیاریکراوی بەڕێستان و چەند پەرلەمانتارێکی تر جیاوازەکە چیە گەر خەڵک دەنگ بێ و بدا و دەنگ بە دەسەڵات بدات کاک حەکیم لێرەوە بانگەوازێک بۆ هاوڵاتیان ئەگەر جگە لەو دوو هێزە لەو هێزە دەسەڵاتدارانەی هەرێم ئەگەر پەرلەمانتاری دیکە نەبێت جیاواز لەو هێزانە نەبێت لە بەغدا ئەوە هەموو بابەتەکان ئەشارێنەوە کاک حەکیم ئێمە ئیتفاقێکمان کردووە لە 2012 حکوومەتی هەرێم ئیتفاقی کردووە لەگەڵ وەزارەتی نەوتی ئیتیحادی کوا جێبەجێکردنەکەی تا ئێمە کەشفمان کرد ئەو ئیتفاقیە هەرێم سەبەبی ئەساسی بۆی جێبەجێ نەکرێت ئیتفاقی 2015 کە 550,000 بەرمیل بە نەوتی کەرکووکۆ کە 300,000 بوو تا ئێمە ئەوەمان ئاشکرا نەکرد ئەو مەسلەی بینای بانقەکان لە ئێستادا جگە لە سلێمانی کاک حەکیم 8 مڵکیش لە هەولێر داگیرکراوە 5 مڵک لە دهۆک داگیرکراوە هی بانقی ڕافیدین هەر بەهۆی ئەوانەوە ئەو داگیرکاری و تەبەن ئەو مڵکانە هەمووی دراوە بە ئەندام و لایەنگری خۆیان و تەوزیعیان کردووە بانقەکە ئامادە نیە جگە لەوەی سەرمایی 42 بانقیان لێرە دەست بەسەر کرد کە یەکێک لەوانە بانقی کەپیتال بانقی ئوردونی بوو کاتێک کە من بەرپرسەکەیم بینی لە ئوردون وتی 150 میلیۆن دلارم لای حکوومەتی هەرێمە وتم هیچیە وتی بانقەکەم لە هەرێمە پارەکانم دەستکاری کراوچکە ئەو پارەی کە زیاد بێت لە بانقەکە ئەیباتە فەرعی بانکی مرکزی بە قەناعەتەوە فەرعی بانکی مرکزی بۆ بەڵام حکوومەتی هەرێم دەستی بەسەراگرتووە تا ئێستا نزیکەی 6 تریلیۆن دینار لە پارەی ئەو بانقانە کە 42 بانقە کە بە وەسایقی ڕسمی کاتی خۆی لە ناو کۆبنەوەی لیژنەی مالیا بووین بەرپرسی سیولە لە بانکی مرکزی باسی لەوە کرد کە سیولیان کەم بۆ تۆ من پرسیارم لێ کرد هۆکار چییە باسی لەوە کرد نزیکەی 6 تریلیۆن دینار سیولەمان لە بانقەکانی هەرێم بۆ دەستیان بەسەراگرتووە لەو فەرعانێک کە لەوێ بووە کاتێک کە ئەمەم وەکو تەسریحێکدا بەڕێزێک لە هەرێم باسی لەوە کردبوو نازانین ئەم داتانە لەکوێ هێنێ نامەیەکم ئاڕاستەی بانقی مرکزی کرد ئەو بانقانە چین ناویان چییە و چەندێک پارەیان لە هەرێم دەستی بەسەراگیراوە 42 بانق بوون
کە ئێسش بەڵگەنامەکان هەرماون ئەتوان لە ناو ئەتەرنێتا بۆی بگەن 42 بانک بۆ نزیکەی 6 تریلیۆن دیناری دەرهێنراوە ئێستش باجێوە دەین هەر مانگە کە پارە لە حکوومەتی اتحادی و بێ بۆیرە ئەبێ 10 ملیۆن دۆلاری لێ بڕێ کە کاتە 15 ملیار دینار لە ئێستادا و دانراوە لە ناو موازنەی 2020 کابێ لە ماوەی 7 ساڵە ئەم پارەیە بداتەوە هەرێمی کوردستان ئەگینا ئیجرات ترەکەن لە ئێستادا بەچی داتۆ لە کاتێکە ئەو نەوت تەسلیم نەوت ڕادەست ناکە و خاڵک و مرگەکان و ئەوانە بەو شێوەی کە ئیتفاقیان لەسەر کردووە هیچ پابەندێکی نییە بۆیە جیاوازی لە نێوان نوێنەرانی هێزە دەسەڵاتدارەکان و نوێنەری هێزەکانی دیکە ئەوەیە نوێنەری دەسەڵات نوێنەرێکە تەنها بۆ ئەوە ئەڕوا کە حیزب پێی و دەستبەرز کەرەوە دەستبەرز کاتۆ بۆ وەرگرتنی وەزیر و پۆست و ئەوانە نوێنەری هێزەکانی دیکە بۆ ئەوە ڕوا کە متابعی ئیشی هاوڵاتیان بکە کە دیفاع لە مافی خەڵک بکە لە قوتی خەڵک بکە ئەوەیشی کە لەوێ ڕوەدا بە ئەمانەتەوە بیگەێنێتەوە ئەگەر ئێمە لەوێ نەبووینایە کی ئەم ڕاستیانەی بە خەڵکی هەرێمی کوردستانەوت بۆیە بووینەتە چقلی چاوی ئەو هێزە قۆرەخکارانە کە وڵاتیان فرۆشت قوتی خەڵکیان بڕی موچیان بڕی بە ناوی لێ بڕینەوە وەزیریان تاین کردووە خەڵکی هەرێمی کوردستان نییە بە خانە نشینکرا و دوێنێ برای بەڕێزم علی حەمە ساڵح ناوی سێ وەزیری کە لە هەرێمی کوردستان هەر وەزیر نەبوون بە پلەی وەزیر خانە نشین کراون ئەمە جگەل لەو قاچاقچێتەی کە کردویانە لە تەواوی مەرزەکان و کاتی خۆی گومانێکە بوو لەسەرەوەی ئەو سیارانەی دراوە ئەمە جگە لە فرۆشتنی کوردستان و جگە لە فرۆشتنی خەڵکی کوردستان بە یەزیدیەکانیشەوە ئەمە ئەگەر هێزە دەسەڵاتدارەکان نیان کردووە کێ کردوێتی ئەگەر ئێمە لەوێ نەبین ئەمە جگە لەوەی ئەو ئازادیەی کە لە کوردستان هەیە ئێستا بەرتەس کراوەتەوە کە نایەڵەن ڕۆژنامە نووسێک بتوانێت پۆستێک بنووسێ متابعەکەن بە تایبەتی لە منطقەی ژەردەسی زۆنی زەردە ئەگەر ئێمە ئەم دەنگ و باس و ئەم قەزیانە نەجوڵێنین لە ناوڕێی عامی عراقیان لە مافی مرۆڤی عراقا و لە سەفارات و قونسولیات ئەمە نەکەینە فشار ئەوە ئەمانە کوردستانەکەنە سژنێکی گەورە و نایەڵن کەس هەناسە بە و هەرچی ممتەلەکاتمان هەیە دەستێگرن بەسەر سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەگرین وڵاتان بەڵام بینەرانی بەڕێز ناوبڕێی کورد و دەگرین وڵاتان لەگەڵ ما بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بە چێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقیب بکەینەوە بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقیب بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی گیانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز ماوەس ئەحمەد سەبارەت بەوەی کە بەڕێزتان باستان لەوە کرد کە ئێوەدا کۆیتان لە خەڵک کردووە ئەی بڵین نوێنەرانی دەسەڵات یاخود ئەوانی کە لە بەغداد پۆستی پەرلەمانی دەسەڵاتی جێبەجێکردنیان لابووە ئەوان چیان کردووە مەلەفیان لای ئێوە هەیە ئەوانە بوونەتە شەرمەزاری بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆ ئێمە کاک حەشیم مەسەن دیوانی ڕقابەی مالی
کتابێکی نردۆ بۆ لیژنەی مالی وەزیر هەیە 25 سارەی حکوومەتی اتحادی لایە بەرپرسی حیزب هەیە 5 سارەی حکوومەتی اتحادی لایە ناوێتی و بێرە هێنا لە زیمایەتی جاچی لێکردووە مهمەوەی ئەوە ڕادستی بکراوێ بۆ ئێ بەرا زیمە وەربگرێ وەزیرمان هەیە لەسەر گەندەڵی نێراوەتەوە بۆ هەرێمی کوردستان مدیر عام هەیە لەسەر تەزویرکردن و شەهادەی نەبووە نێراوەتەوە بۆ هەرێمی کوردستان و ئیلقا قەبزی بۆ دەرچووە مدیر عامی دیکەیان هەیە لەسەر با بڵێن گەندەڵی دەرکراوە ئەمانە کە لەوێ پۆستیان وەرگتووە ئەوەندەی بوونەتە شەرمەزاری بۆ خەڵکی کوردستان ئەوەندە نەبوونەتە داکۆکی کارێک لە مافەکانی خەڵکی کوردستان یعنی ئەوەی کە ئێڵێم بەڵگەنامەیە ئەمساڵ لە کاتی موازنە داوامان لە مەجلیسی وزەرا کرد کە ممتەلەکاتی مەجلیسی وزەرامان بۆ بێنێ کاتێک کە ممتەلەکاتەکانم بینی قایمەکە تووشی شۆک بووم کە بەرپرسانی هەرێم یعنی لەوانەیە سەروەتی بگاتە ملیار دۆلار بەڵام سیارەی بەناوەیە تا ئێستا یعنی زۆرێک لە وەزیرەکان لەو قایما کەسەیرەکەی یا مدیرعام بوون زۆربەی زۆریان سیارەیان بەناوەیە و کاتی خۆی هێناویان و نەیان بردوێتەوە یعنی ئەمە لەبری ئەوەی نمونەیەکی جوان پێشکەشکە وەک نوێنەری هەرێمی کوردستان نوێنەری شارێک لە شارەکان یا بە قەولی خۆیان نوێنەری نەتەوەیەکن نوێنەرایەتی نەتەوە بەوە بێ کە خۆ تووشی ئەو قەزیە ناشرینانە بکەیت ئەمانە زۆربەی زۆریان مەلەفیان هەیە لای ئێمە بەڵێ و ئەو مەلەفانە هەمووی لەبەردەستمایە بەڵام من ناسمە ئەو بابەتەی وەکو لایەنگران و دەستگاسی خوڕەکانیان کە ئەمانە لە ڕێگەی پەیجی سێبەرەوە ئاشکرام ئەگەر یانەوێت تا هەمویان بۆ بنێرمەوە کە بەرپرسی حیزبەکانیان چۆن سیارەی حکوومەتی اتحادیان کاتی خۆی وەرگرتووە بە زیمە و ئێستا تەسلیمیان نەکردوەوە چۆن ممتەلەکاتیان کڕیوە بۆ دایرەکانیان و پاکتاویان نەکردووە چۆن سولفەیان وەرگرتووە بۆ شوێنەکانیان و چۆن بینایان تعمیر کردووە یەکێک لە وەزیرانە لەسەر تعمیرکردنی بینای یەکێک لە بەرپرسانی حیزبەکە یەکێک لەو پرسیارانە بوو کە بووە هۆی ئیقالەکردنی یعنی ئێستش لە ڕوویان نایە کە باسی ئەو مەلەفانە بکەیت ئایا شەرم نییە بۆ وەزیرێکی کورد لەسەر ئەوە دەربکرێ وەزیر هەیە وەزیری کورد هەیە لە بەغدا تا لێرە بوو عەرابی ڕیفراندۆم بوو باسیەوەیە کرد کە ئێمە دراوسەیەکی باشە بین دوایی لەگەڵ ئەو وڵاتە تازەی دروستە بێ بەڵام دوایی وەکو مژدە پێمان ئەفرۆشێتەوە کاڵێ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پێیان ڕاگەیاندین کەوان لەگەڵ یەک پارچەیی خاکی عێراقان تا دوێنێ باسی ڕفراندۆم تەکرد و حکوومەتی کوردیت بۆ دروستەکردین ئێستا باسی یەک پارچەی عێراق و بە پیرۆزکردنی عێراق ینی ئەم دوو ڕوویەی کە لەلایەن ئەم کەسایەتیە لەرزۆکانی کە هاتوونەتە بەغدا ئەوەندەی بوونەتە شوێنی شەرمەزاری وەزیر هەیە لە بەغدا کاک حەکیم کە بە کوردی قسە بە حەشدی شعبیەڵێن لەوێ مڵک و بینای لەسەر حەشدی شعبی بە وەسایق لامانە تاپۆ کردووە ئەوەندەی کە بە کوردی قسەیان پێڵێن ڕۆژانە ئیتیفاقات و تەوافق و بەرەو پێشچوون و بانگەشەکردنیان کاک حەکیم یەکێک لەو ئەندام پەرلەمانانەی کە داوای ئیستیجوابی یەکێک لە بەرپرسانی هەرێمی کردبوو هەر ئەوەندە وتی ئەزانی لە دوێنێەوە داوەت مەکەن بۆ هەرێم بێن بۆ هەرێم لەبەرەوەی ئەو ئیستیجوابە هەڵوەشێنمەوە یعنی ئەمانە ئەوەندەی شەرمەزارین بۆ خەڵکی کورد ئەوەندە نوێنەرێکی فاشیل بوون ئەوەنە کەسایەتێکی لەرزۆک بوون بەڕاستی جێگەی شەرمە ئەمانە نوێنەرایەتی خەڵک بەس ئەوانیش دەڵێن کەەوە یەک ریزیستان تێکداوە لە بەغداد کاک حەجی من قەناعەتم ئەوەکو وایە مەجموعەیە دز بێن بە کۆمەڵی خەڵکی پاک و نەزی بڵێن وەرن ئێوەش با بە یەکۆ بینە کۆمەڵە دزێک بۆ بە ناوی هەر ئەوەندەی ئەکرێم تۆ هەر ئەوەندەی کە ناوی بدێن یەک ریزی ئیتر بچیتە ناو ریزی کۆمەڵێک دز و چەتە و مافیاوە من لەگەڵ یەک ریزیەکان نیم کە بۆ قۆرخکردنی دەسەڵات بێ بۆ بەدەزێنانی ماڵ و دارایی بێ بۆ بەدەسێنانی پێگەی سیاسی بێ آخر یەک ریزیەک کە بۆ بەرژەوەندی خەڵک نەبێ ئەوە کام یەک ریزیە بۆیە ئەگەر یەک ریزیەک ئێمە تێکماندا بێ ئەوان لە ئەساس و ئەوان تێکیان داوە چونکە یەک ریزیەکان بۆ هەدەفێکی مەشروع نەبووە یەک ریزیەکان بۆ دەوڵەمەندکردنی کۆمەڵێک مافیا و چەتە بووە یا بۆ کۆمەڵێک بنەماڵی ناوهێزێکی سیاسی بووە بۆیە ئەو یەک ریزیە لا ئێمە باز نەکەن کە چەند ساڵە بە ناوی یەک ریزیەوە لە 2023ەوە تاوەکو
ئێستاشی لەگەڵا بێ بە ناوی یەکریزیەوە خەڵکە خەڵەتێنن ئەو یەکریزیەیە کامەیە کە لەوێ کە پاشقول لە یەکەدەن تا فترەیەکی زۆریش نوێنەرانی پارتی دموکراتی کوردستان کە هاتنە بەغدا سەردانی سەر و کۆمارەکەیان نەکرد کە لەسەر پشتی یەکێتی بۆتە سەر و کۆمار بۆ لەبەرەوەی منافیسی یەکتر بوون ئەوە کام یەکریزی ئەوان باسیەکەن چۆن ڕوویان دێ باسی یەکریزی کوردەکەن لە کاتێکا لەسەر پۆستێکی سادە ئامادەن هەموو تەنازول و سازشێ بکەن لە بیرمان نەچێ لە کاتی خۆیان لەسەر وەزیرەکەی یەکگرتوو یا وەزیرەکەی گۆڕان یەکێک لەو هێزە سیاسیانە باسی کردبوو ئەو کاتە حکوومەتی مالیکی بوو وتوی یا ئێمە یا ئەو وەزیرە یا ئێمە بێ هەڵبژێری بۆیە لە کابینەیەک لە کابینەکانە نانهێشت گۆڕان بەشداری بێ ئەو کاتێک کە گۆڕان ئۆپۆزیسیۆن بوو ئەوە ئێستا یعنی چ بێ شەرمیە کە دەوا یەکریزیەکەکەن لە ئێمە کە خۆشیان پێش ئێمە ئازان کە ئەو یەکریزیە بۆ چەتەگەریە و بۆ مافیاگەریە و بۆ بەرژەوەندی چەند خانەوادەیەکی ناو هێزە سیاسیەکان باش بەس بەنگشێوە دەکەن کە پشگیری نارانی کوردەکان لە بەغداد ئەو نارانە کێن کە ئێمە پشگیریمان کردوون ئەو نارانە دۆستی سەمیمی ئەوانن کاک حەکیم ئەو نارانە شەو و ڕۆژ بە یەکۆن لە بەغدا لە هەولێر داوەتیانەکەن ئەوانە چن بۆ لایەن ئەو نارانن ئەگەر ئێمە پشگیریمان کردبن کامەیە با پشگیریەکەمان پێ بڵێن یا ئەوان بە ناریەزانن شانی ماچەکەن و شەو و ڕۆژ لەگەڵیان یعنی ئەو نارانن ئەوان نارەکان بەوە ئەزانن کە ئەچن شانیان ماچەکەن شان ماچکردن عیب نییە شانی نار ماچکەی عیب نییە ئیتیفاق لەگەڵ ناری خۆت بکەیت هەر ڕۆژێ ئەو مالکی کە ئەوان پیانەوت مالکی قوت بڕ ئەوە لە هەولێر فەرشی سووریان بۆ ڕاخستون لە گەورەترین ئاستا پێشوازیان لێکرد لە کاتێکا پیانوت ئەو عەبادیە بوو کە لە هەولێر پێشوازیانە کرد ئەیانوت عەبادی خاوەنی 16 ئۆکتۆبرە و ئەو لە سەردەمی عەبادیە مەگەر لە 150 خاکی هەرێمی کوردستان ڕادەستی حکوومەتی عێراق نەکرایەوە ئەوە عەبادی نییە لە هەولێر و لە سلێمانی پێشوازی لێکرێت لەلایەن هێزە دەسەڵاتدارەکانەوە ئیتر کامانن ئەو نەیارانە ئەوەنەی ئەوان پێشوازی لەو کەسانەکەن کە بەنەیار ئەو کاتەی کە نەیاریانن ئەبێ ئێمەش بڵین ئەوانە نەیارن ئەو کاتەی کە دۆستیانن ئەبێ ئێمەش بێ دەنگبین نەخێر چونکە ئەوان دۆستایەتیان دۆستی بەرژەوەندیە دوژمنایەتیان دوژمنی بەرژەوەندی ئەوانە ئەگینا ئێمە مامەڵە لەگەڵ کەسێکەکەین کە دۆستی خەڵکی هەرێمی کوردستان بێ دژایەتی کەسێکەکەین کە دژمنی خەڵکی هەرێمی کوردستان بێ بۆیە زۆر جار بەڕووی هێزە سیاسیە عێراقیەکانیشە ڕوبەڕوویان وەستاوینەتەوە کە ئەگەر قەزەی مافی خەڵکی هەرێمی کوردستان بێ بە تەواوی معنادا کۆکیمان لێکرد بێ ئێمە چ سەرێشەیەکمان داوە ڕۆژانە 3-4 وەزارەت بگەڕێن بۆ ئەوەی معاملەی ئەم هاوڵاتی و ئیشی ئەو شار و ئیشی ئەو وەزارەت و ئیشی ئەم وەزارەت ڕابگەی بە دوواداچوون بۆ بکەین ئەوە کامەیە ئەو نەیارانەی کە ئەوان شەو ڕۆژی اتفاقی سیاسیان لەگەڵا هەیە بۆ هێزی سیاسی شیعی ماوە ئەم هێزانە اتفاقی سیاسیان لەگەڵا نەکرد بێ بە شێوەیەک لە شێوەکان تیجارەت و بزنسی ژێربەژێریان نەبوو بێ لەگەڵیا باش بەس بەڕێز خۆت بە نوێنەری حکوومەتی هەرێم دەزانین لە بەغدا یا خۆت نوێنەری خەڵک نانا من ئەوە زۆر هەر لە یەکەم دەورەوە وتومە شەرەفمەندم کە نوێنەری خەڵکی هەرێمی کوردستانم چونکە من بە هیچ شێوەیە نوێنەری حکوومەتێکی شکست خوارد و فاشل ناکەم چونکە ئەو حکوومەتە ئەوەندەی لە ئیتفاقەکانە کە سەیریەکەین کاتێک کە سەیری خەرقی ئیتفاقیەکەی سەیرەکەی زۆرینەی خەرقەکان لەلایەن حکوومەتی هەرێم و بووە کەمینەیەکی لەلایەن حکوومەتی ئیتیحادی بووە لەگەڵ ئەو هەموو گەندەڵیتەوە ئەگەر باسی گەندەڵی بکەیت گەندەڵی حکوومەتی عێراق و بەرپرسانی حکوومەتی عێراق لە دنیا قیاسی شکاندووە بەڵام ئەو نابەرپرسیارەتەی کە هەرێمی کوردستان بەرامبەر بە خەڵکی خۆی لە بەرامبەر حکوومەتی ئیتیحادیایەکە ئەوە هەر قیاس ناکرێت بۆیە من نوێنەری خۆم هەمیشە بە نوێنەری خەڵکی هەرێمی کوردستان زانیوە بەس خۆم بە نوێنەری حکوومەتی هەرێم نەزانیوە چونکە لە هەموو قۆناغەکانە حکوومەتی هەرێم بەو کاتەشی کۆمەڵی ئیسلامی تیا بۆ یا کۆمەڵی دادگەری تەمەن کۆمەڵی ئیسلامی لەوە پێش بەو کاتەشەوەی تیا بە حکوومەتێکی شکست خواردوم لە قەڵەمداوە باشە بەس کێشەی ئێوە لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێم کێشێکی شخصیە یاخود ئەو هەوڵی کە بەرەزوتت هەوڵی تیرۆرکردن ژەهر خواردن یاخود لە کەدارکردنی کەسایەتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ چییە؟ ئێوە چ کاتێک پەیوەندیتان لەگەڵ دەسەڵاتدارانی هەرێم ترسنۆترین حیزب کاک ئەوە یەکەوە لە ژێر پەردەیەوە کۆمەڵێک وەبسایت بەکارهێنێ بۆ قسە پێوتمەنە بۆ ئەوەی ئەو هێزە سیاسیانە و خەڵک و جەماوەریش بزانن کە ئەو وەبسایتانەی هەموو قسە بە ئێمەڵێن یا ئەو کۆیلانەی کە لە ناو پەیجەکان قسە بە ئێمەڵن بۆ ئەوەی خەڵک بزانێ ئەمە کۆیلەی ئەو حیزبانن لە مەسئلەی قەرزە
ئێمە وا قرار و مەسن من خۆم قەناعەتم بە هیچ یاسایەکی قەرز نییە واژووی لەسەر بکەم لەو کاتێک کە لە یاسای قەرزا قەدەرەن هەموو کورد هاتووینە دەرەوە دەستخۆشیەکی گەورە لەلایەن بەرپرسی هەندێک لەو هێزانە و سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و ئەوانە بۆ ڕۆژی دوایی کۆمەڵێ پەیج لەسەر ئێمەیان نووسی بوو بەڕسمی تەلەفۆنیان بۆ کردوین داوای لەبوردنیان کرد کە هەفووە بۆ نەیانزانیوە ئێوتمان باشە کەواتە ئێوە تا ئێستا هەرچی لەسەر ئێمە نووسێ ئێوەن بۆیە ئێستا داوای لێبوردنەکەن و هەمویان پێکوژاندنەوە کاک حەکیم یعنی لە 24 ساعتە هەرچی ئەو پەیجانەی قسەی بە ئێمە وت هەمویان پێکوژاندنەوە بەس دوای 24 ساعت دیسان دەستیان پێکردەوە ئێستش بە جەماوەر و خەڵکی کوردستان ئەوەی ئەو پەیجانەی پەیجە سێبەرانەی کە قسە بە ئێمەڵن دڵنیابن لەوەی ئەوە پارە و قوتی ئەو میلەتەی ئەمانە بەکارێنن هی ئەو هێزە دەسەڵاتدارانەیە کە جورئەتی ئەویان نیە ئێمە بە ڕاشکاوانە ڕەخنە لەوانەگرین بە تەحەداکەین لەسەر بەڵگەنامە بابێن ئەو مەلەفانەی کە لای ئێمەیە ئەو بردنە دەرەوەی پارانە کە کاتی خۆی مەرحومی ئەحمەد چەلەبی تەسلیمی منی کردووە کە چەند جارێک لەگەڵ برادران پەرلەمانتارەکان مناقەشەمان کردووە بردنە دەرەوەی ئەو پارانە بابێن ڕوبەڕووی یەک بینەوە بزانین ئێمە بە ئاشکرا ئەڵێن ئێوە گەندەڵن ئێوە مافیان ئێوە چەتایەتیەکەن لە بری ئەوەی خزمەتی خەڵک بکەن ئێوە قۆرخکاریەکەن ئێوە ئازادی نایڵن فەرموو بابێن ئەو ڕخنانە بە ئاشکرا لە ئێمە ئامادەن لە دیبێتی تەلەڤیزیۆنیش ڕوبەڕوویان ببن ئامادەم لە هەموو دیبێتێکی تەلەڤیزیۆنی ڕوبەڕوویان ببمەوە بەڵام نەک لە کاتی بانگەشەی هەڵبژاردنان چونکە من بانگەشەی هەڵبژاردنم بریتی نییە لە قسەی باق و بریق بریتیە لەوەی لەو کارانەی کە لە 7 ساڵی ڕابردوو لە پەرلەمانی اتحادی کردومە و لەو 9 ساڵی کە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی جێبەجێم کردووە بانگەشەی من لە فترەی بانگەشە تەنها بریتیە لەو کارانەی لەگەڵ هاوڕێکانمە لە گروپی هیوا و ئەو 4 هاوڕەیە کە ئێستا بەیەک کاتمان کەمەوە سەبارەت بۆی کە خەڵک لە دەیدا چی لەبیر بێ و سەبارەت بۆوانش کە ڕەنگە بڵێن بایکۆت نیان بۆ دەنگدان ئەگەر ئەو خەڵکە ئەوەیان دۆخە هەروە بەردەوام بێ ئەمانە هەر لە بەغدا نوێنەری ئێوە بن ئەگەر ئەو خەڵکە ڕازیەتی ئەو ئەوانەی پێشوو نوێنەری ئەوان بن با بایکۆت بکەن دەنگ نەدەن ئەوە ئەکەن بیکەن بەڵام ئەگەریانەوێ و گلەییان هەیە و ڕۆژانە بەسەدان پۆست و کۆمنت و لقاعاتی تەلەڤیزیۆنیەکێک کە نیگەران لە وەزع باسی گەندەڵیەکەن باسی پارە خواردنەکەن باسی سپیکردنەوەی پارەکەن باسی بڕینی موچەکەن باسی نەبوونی نەوت و بنزین و حتا دواییەکەن ئەگەریانەوێ ئەمە کۆتایی پێبێ کۆمەڵێک دەنگ هەن لە دەنگە ئازا و دلێرەکان لە هەر سێ پارێزگاکەی هەرێم و پارێزگای کەرکووک و پارێزگای دیالە کۆمەڵە دەنگی ئازا و ئازاد من ناڵم دەنگ بدەن بە ئەحمەدی حاجی ڕەشی چونکە من شانازیەکەم بەوەی کە کردومە لەوە پێش و بەوەی متابعی ئەەکەم تا ئێستا کە تا ئێستش من لەگەڵ وەزارەتەکانی عێراقا لە کۆنتاکتان بۆ ئەوەی بەرهەمی جوتیاران ساق بێتەوە گەنمی جوتیاران پارەکەی بگا و بتوانین دەرمان و پێداویستی بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی کاک حەکیم یعنی کۆمەڵک خەریکی کۆمەڵک متابعی معاملاتی هاوڵاتیانین کاوە لە ڕاستیا ئیشی پەرلەمانتار نییە بەس ئەزانین ئەمانە خەڵکێکی دڵسۆز و خەڵکێکن کە هیچ دەسەڵاتێکیان نییە بۆیە ئەگەر خەڵگەیەوێ ئەم سیستەمە ئەم کوێخایەتیە لای ئەم دوو هێزە دەسەڵاتدارە بێ ئەوە بە ئەوەی کە کردویانە بەردەوام بێ ئەڵێن پیرۆستان بێ بەڵام ئەگەر خەڵک بڕیاری داوە گۆڕانکاری لە نوێنەرەکانیان بکە بۆ ئەوەی نوێنەری چالاک و ئازا و زیرەک و بە دوچوونی مامەڵەکانیان بکەن نەیەڵن ڕاستیەکان و بێ لە بەغدا پێویستە هەمووان بێنە سەر سندوقی دەنگدان و لە دەیدا سزای گەندەڵکاران و قۆرخکاران و مافیا و چەتەکان بن باشە بە سەبارەت بە ئەو بازنی کە بەڕێز تێدای لە هەڵابجە لە هەورامان لە پێنجوێن لە سەی سادق لە شارە زوور پامێکی تایبەتی تێ بۆ ئەوان یاخود پامی تایبەتم بۆ بازنەی سێ کە کاتە هەڵەبجەی تازە سێ سادق پێنجوێن و لەگەڵ هەوراماناتی ئازیزە ڕۆژی دەیدا هەمووان بێنە سەر سندوقی دەنگدان سزای گەندەڵکاران بدەن سزای ئەو خەڵکانە بدەن کە نیان هێشتووە یاسای 16 سزای ئەو خەڵکانە بدەن کە نایڵن گەنمی جوتیاران بێت سزای ئەو خەڵکە بدەن کە نایڵن دەرمانتان بۆ بێ سزای ئەو خەڵکە بدەن کە لە بەغداوە دایرە فیدراڵیەکان لە کاتێکا لە موازنە خسمانە سەر دەوڵەتی ئیتیحادی بۆی ئەرگ لەسەر حکوومەتی هەرێم نوێنەری حیزبێک لەو حیزبە دەسەڵاتدارانە بە هەموو هێزی محاولەیە کرد لەگەڵ سەرۆکی پەرلەمانە واژویان کۆ کردو کە نابێ ئەوانە بخرێن بۆ ئەوەی موچەی ئەو خەڵکە داماوە بڕاتە سەر ئەمانە هەمیشە عەرقەلە بوون بۆی لە دەیدا بەبێ جیاوازی بێنە سەر سومقانی دەنگدان سزای
چەتەکان مافیاکان گەندەڵکاران قۆڕخکاران تەسلیمش نابن وەکو دواوتت من شعارێکمان هەڵبژاردووە بریتە لە بەردەوامین لەوەی کە لەوە پێش کردومانە بەردەوامین هەموو هێزی دنیا بێتە ڕێگەمان ئێمە کۆڵ نادەین بەردەوامە بین لەسەر ئەو ڕێتمەکەم زۆر سپاس بۆ بەڕست ماوەس ئەحمەدی حاجی ڕەشید کاندیدی ژمارە 25 لە بازنەی سی سلێمانی هەڵابجە هەورەمان پێنجوێن شارە زوو سەی سادە زۆر سپاسان دەکەم سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارام تا بەرنامەی دیکە خواتان لەگەڵ